دەرچووی بەداخەوە مخابن هاوڕێیەتی تا ناکەم هەتا لە دنیا مابن ئەو دڵم جارێ دەشێ ئیتر وەک جاران نابن ئێوە پیرۆزی یەک بن هەر لەگەڵ یەک تەبابن نامەردی کوڕی نامەرد لە سەگ فێری وەفابن هەرچێ یەک مەسلحسی بوو دڵنیام سەگ و سەگ بابن لشکری خەم بە کۆمەڵ ڕژاون بەسەر دڵا پەپوو لە پاڵێ نادەن ئای بەسەر گوڵزار و گوڵا باڵندە نانی شەتۆ بەسەر پەپوو لەو چڵا شەمی ژین کوژایەوە لە وێرانەی مەنزڵە لە خەوی ڕۆژما بووبووی خەوی ڕۆژیش باتڵە لەو وەخت و کارە ساتە هەناوم بۆت بە کوڵا بووچی پلم بەردەی حەزم عمرم وەک پایز کوڵا دەستم بگرە با بڕۆین بەرێوچ بڕیار ماتەڵا دەکەوینە شوێن ئیقباڵ خودا بۆ خۆی عادڵە یاری من گەلێک جوانە بە قەمیس و پانتۆڕی سترێجی لەبەر ناکە دایناوە ناو کەنتۆری سارێشی ئەو دڵم کە چاوەش بۆ من دکتۆری شەوقی جوانیت لێم دەدا هەر وەک بلا زکتۆری چاوەش زۆرم خۆش دەوێی زیز نەبی لێم بتۆری ئیسا قەسەب هاتووە دوژمن دەگرێ بە تۆڕی دەمان سەیوا لە بەرنێک دەستێکیش بە ساتۆری ئی بۆ منارە لە جادە دەڕوا وەک سیناتۆری باشی بە هیچ کەس نییە یەکەم سایەقمان تۆڕی باشی بە هیچ کەس نییە یەکەم سایەقمان تۆڕی عەبۆ بەندم بۆ تۆیە تۆش داینێ لە ستۆری لێوت کریستاڵن ئەندامت وەک بلورن مژینی لێوت فەرزاق بۆ خوێن و لەش زەرورن ڕەشی چاوێت خودایە وەک کرای چێوی تورن مەم کۆڵانت گەرمە بن وەک من بە قوو تەنورن ڕەشماڵی زولفت مەرزن وەک حدود و سنورن زۆر کەس هەر بە خراپە ناوت دەبەن مەجبورن لە قسە و ڕەفتاری خۆیان خۆدەی بڕندەی دوورن دەکەن بە تەختی شاهان ئەوانەی کە سەبورن بەندەی عیسا قسابم نەڵەی دەنگم لێ دوورن منە ماڵی جا قسابن لە هەولێرێ مەشهورن بۆ منە ماڵی قسابن ئەی لە هەولێرێ مەشهورن بژی قەسابەکە چاومانە ئەردەڵان قەساب آخر تۆ بۆچی نایەی گیانەکەم زۆر درەنگە لە دووری تۆ نەماوم گیانە دەمرم ڕەنگە لەگەڵ ئیسا قەسابم هەردەم بۆ من گرینگە بۆئی بۆ منارەیە بۆ تۆیە ئەو ئاهەنگە قوربانت بم ئیسا جان دڵی شێر و پڵینگە هەر بۆ عەبۆ منارە بۆت ڕادەخەم ئەو سینگە ئیسا بیکە بە دیاری کاکە گیان ئەو تفەنگە خەلەندەرنی ماسۆنیم شعرم بۆ دێ بەو جۆرە پاش و پێشیان دەنووسێم بە وەزنیان دەکەم نۆرە سەر کاروانی ڕێگامە بە سواری ئەسپە پۆرە قەتامی
ئیلهامم دێی بە پشتم وەک تلۆرە پەندی پێشینە زۆرە وەک باران و گلۆرە بۆ لە هێش و ناخورێ ئەگەر نەگەشت پێ قۆرە خەڵەشینی دەرسەختە گەر لە خۆی نەبێ هۆرە باسی پارە و مادیە لێمان بووە بەخۆرە پارە پیاو نییە بەڵام بەدا خۆشنی زۆرە پارە پیاو نییە بەڵام بەدا خۆشنی زۆرە بۆ منە ماڵی قەسابان ئەمن دەیڵم بەو زۆرە سڵاو لە تۆ گەێنم کەلیمەی زارم زۆرە ئەوە عیسا قەسابە دەیڵێم نۆرە بە نۆرە من سیلاحم جاناوێ ئیشتیام لە چوار دەخۆرە ناز دەکا چاوی ڕەشی ئەبەم کراسە سوورە پێی دەڵێم خۆشم دەوێی دەڵێ دانی ببوورە چی بکەم پێم ڕازی نابێت چوومەتە داوای نورە شێت و دێوانەی کردم بەم تیشێرتە و تەنورە بەڵام باوڕم پێ ناکا خۆشەویستیم بێ سنوورە لە خزمەت کاک عەبووی ما دەڵێ ڕەئیس جمهورە یاخوا تەمەن درێژ بی دانی بۆت لە حەزورە لەگەڵ عیسا قەسابم دانوشتوونە لەم ژوورە گەعدەی بۆ گەرم دەکەم چونکە ئەمڕۆ زرورە قوربانت بم عیسا گیان دەڵێی شێری جەسوورە ئەو دەمانچەیەم بدێ دانی گەلێک زرورە قوربانێ بە چاوەکەمی ژیانمان و مردن بێ من مردن هەڵدەبژێرێ گورگم خوێنم زۆر دیوان ئەوەی کاوەی دلێرم گورگم بە خشا دەڕۆم ناترسم پێی دەوێرم گورگم بە خشا دەڕۆم ناترسم پێی دەوێرم فەرمان ڕەوام لە بەندا شکست پیرم هیت وێرم نەمحتاج بەم و بە و نەچاو لە دەستی خێرم ئێرە شاری شوێرانە ناچارمیش دەڵێم شوێرم ئەو شۆ گەلێ دڵخۆشیم ئەو شۆکە لە هەولێرم لە بۆ عیسای قەسابە بەندی بۆ هەڵدەدێرم دەک پایە داربێیی بۆ لە بەندی سەرە و خێرم هەر بۆ عەبۆ قەسابە گوێ لە بەندی وەگنێرم بۆ بنە ماڵەی قەسابان ئەمن مخلیسی شێرم سەرهەد قەساب لە کوێیە پەیامی بۆ دەنێرم چاوڕە شەکەی شەقڵاوەی تازەکەتیە ئەو داوەی یەکچێ لە بۆت نەماوم بۆ ئەو بژنە لاولاوەی تا مەزرۆی ئەو ڕۆژەما ماچێکم ئەلەودەوەی چاوڕەش دێنووی ماچێکم ئەلەم لێوە پڕ ئاوەی جیرۆدەی عەشقی تۆمە شێتی کردوم بەو چاوەی تاکو ڕای نەبوو جێنی کەشف ناکەم ئەو ناوەی لەناو ئینستاگرامدا قسە دەکەین ئەو ماوەی سوێندم خواردوە دەیهێنم ئیسراحەت دەکەم پێوەی شەو و ڕۆژ لە خەیاڵما ڕەنگ و ڕوخسار و شێوەی شەو و ڕۆژ لە خەیاڵما ڕەنگ و ڕوخسار و شێوەی بۆ عیسا قەسابی بڵێم زۆر بەسامە ئەو نێوەی ئەو دەمانچەی پێداوم لە تۆ بێ ئەو سڵاوەی حی دەریوێشوی تەچێم کەی لەو جەوە بەرمەدەی زەمدار و زەمین گیرم بۆ نایەی کە سەرمەدەی وەڵام ناپرسی قەینا تەعلیق نادەی شەرمەدەی داری بێگەڵاو بەرێم بۆ پاڵبەستێ بەرمەدەی بە
ئەو شەی خۆشەویستی نەشتەر لەشکەرم دەدەی داستانی لەیل و مەجنون گوێبیستم لەبەر مەدەی فەوتام خۆراکی چاڵ بووم کەی گوڵاو لە تەرمەدەی لە بۆ ئی بۆ قسابە بەندە بەندێ حەوادەی چووکەی ئیسا قسابم ئەو بەندەی بۆ حەوادەی لە بۆ هەبوو منارەی ئەتۆ بەو شارەی نادەی وەی وەی لەو باڵا بەرزەی دنیا هاتۆتە لەرزەی چاوڕەش پاشای جوانانە دڵم وا لێ دێتزەی چاوڕەش زۆرم خۆش دەوەی ماشەڵڵە جوانە فزەی چاوڕەش گیان یادت دەکەم جوانترێنی ئەو عەرزەی هەر بۆ عیسا قەسابی سڵاو لەو ناوە بەرزەی ڕەحم بە هیچ کەس ناکە بۆی بکەین و زەنوزەی ئەوەی دژایەتی بکە عیسا لێ دەبڕێ فرزەی هەر کا زەنجی بۆ بکەم دێتن وەکو مەفرەزەی بڕیار تەلانی هاتووە سڵاو لەو تۆ نەبەرزەی دیارە هونەری ڕاستی ڕووناکە دەڵێیاوە خەڵکی نەشارەزان ڕاو دەکەن لە قوڕاوە ئەو چەند بەندەی من دەیڵێم لە هیچ شوێنە بیسراوە ئەو بەندەش بۆ عیسایە حاڵی بێ لەو ڕووداوە تەمەنی 27 ساڵە 26 ژیراوە قا پێویستکت بۆ دەخوا لە لای ئەو قومێ ئاوە حساب ناکا بۆ دوژمن شێ لە پاریا وەستاوە نانا قەت مەشروب ناخوا خەیاڵە بە چاو قاوە سڵاو لە قەسابان بێ خوا غیرەتیان پێداوە ئی بۆ قەساب لێرە هەی نەڵێی بۆ منە گوتراوە شادی هەبوو منارە هەرچی منارە پیا سەرحەد قەساب لێرەیە ماڵی ئێمە بەش نەکراوە یادی من بەردەڵانی سڵا لەو شێرە پیاوە بەیانی بۆ خزمەتی شەربێ وەحدم پێداوە لەگەڵدانی سویدی مەی هونەرمەندێ تەواوە دەستت خۆش بێ مامۆستای هەروای دەی لێداوە هەڵمەند منتیک لێرەیە منتیکێکی تەواوە بۆیە منتیکم دەبێ لە هەولێرێ بەناوە ئەو شۆکەم من میوانم بۆ عیسا قەولم داوە لێرە کۆتایی بێ